ئەو خۆپیشاندەرانە لە گۆڕەپانێکە وەستا بوون بەڵام ژمارەیەکیان ویستیان پێشڕەوی بکەن بۆ هەندێک شوێن دەستگاکانی پۆلیس و ئاسایش پیان وتن نابێت پێشڕەوی بکەن و لای خۆیان ڕایان گرتن پاشان نوێنەری خۆپیشاندانەکان سەردانی دیوانی قایمەتیان کردووە بە ئابادەبوونی بەرپرسی دەستگا ئەمنەکانی قەزای کفری وتوێژمان کرد و دەست بەجێ ئەوانە گەڕانەوە و خۆپیشاندەران بڵاوان پێکرد و لە هەمان کاتە باس لەوە کرێت کە تونوتیژی بووە ئەمە هەمووی دوورە لە ڕاستیەوە و پێم خۆشە ئەوەش بزانرێت بەڕێز جەنابی کاقوبە تاڵەبانی لەگەڵ بەڕێز سەرپەرشتاری ئیدارەی گەرمیان لەسەر خەت بوون و ئەوانش بەدوادا چوون بۆ ئەم بابەتە ئەکەن و هەمووان جەق لەسەر ئەوەکەنەوە کە پێویستە ڕێز لە خۆپیشاندەران بگیرێ و بە شێوەیەکی هێمنانە بێ و بە خۆشحاڵی و هەرواش دەرچوو هەرچەند کەناڵەکان وای دەوروژێنن کە هێز لە دەرەوەی قەزای کفری هاتوێ لە دوور و نزیکەوە هیچ هێزێک نهاتوە تەنها هێزەکانی پۆلیس و ئاسایش قەزاکە لە دەوروبەری خۆپیشاندەران بوون.